بجه هزن وی امبارک مزنان نفته لدروی کیف کر آرمانج. بایدن دەڵێت ئەو دەیەوێت رووسیا لە گروپی G20 دەربکرێت. تەماشاچێ لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن. من جانی دیلان امیدوارم دەمێکی خۆش وەلمان بۆنە سەر. سلااو و رێزێ من ساڵح دەمی جەرجێ بۆ بینەرن هێژا فەرمو ئەمژێ ئەمریکای دەست پێ بکەن. ئەمریکا و یەکێتیا ئەوروپی ئیرۆئینێ هەفپارنیەکە نو ڕاگەهاند ji بۆ کێمکردنا پلان پاڵدایینا لەسەر ئەنەرژیا ڕووسی کۆ دەبە دەستپێکە دەستپێشخەریەکە لە درێژیە ساڵانە ji بۆ دانینا فشارێکە بهتر لەسەر مۆسکۆیە پشتی عێریشکردنا ئوکراینایە. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە کۆنفرانسێکە ڕۆژنامەوانیدا هەفبەشتە لەگەل سەرۆکا کۆمسیۆنە ئەوروپی ئورسالا ڤۆندەرلەین ئەڤ پلان ڕاگەهاند. هەردوو سەرکردە لە بروکسلێ کۆم بوون ji بۆ ئاخافتنên سەرەدەریە بە کریزا ئوکراینایە. وەزارەتی بەرگری رووسیا ئەمڕۆ هەینی ڕایگەیان کە هێزە لەشکرەکانی رووسیا بە هێرشی موشکی کۆگایەکی سوتەمەنی گەورەیان تێکشکاندووە. وتەبێژی وەزارەتەکە ئیگۆر کۆناشینکۆڤ وتی هێرشەکە لە ئیوارەی ڕۆژی پێنجشەمەدا ڕۆیدا لە ڕێگای بەکارهێنانی موشکی کروزی کالیبەر کە لە دەریاوە هاویژراوە. کۆناشینکۆڤ وتی کۆگاکە بۆ دابینکردنی کەرەستەکانی هێزەکانی لەشکری ئۆکرانیا بەکار هاتووە لە ناوەندی وڵاتەکەدا. ڕۆیتەرز نەیتوانیوە سەربەخۆیانە پشتڕاستی قسەکانی کۆناشینکۆڤ بکات. سەرۆکی ئوکراینە ڤلۆدیمیر زیلەنسکی دە کورتە ڤیدیۆیەکێدا بە ڕوویەکی لکەن و بە گەشتبینی باڵکشان سەر دەرباسبوونا مەهەکێ بەسەر دەستپێکردنا عێریشên رووسیایە. زیلەنسکی ئانی زمان کۆ رووسیا دێ دەرباسی ئوکراینایە نەبووە ئەگەر زانی بووە کوێ خەلکی ئوکراینایە کاربە پرانیە عێریشên رووسیا لە ئەنیەن شەر vەگەرینە. سەرکردەی ئوکرانی هەروەها گوت جیهانê cezayên wêranker dan ser Rûsya û ew hîn sepandina cezayên bihter gotûbêj dikin. Serokê Amerîka Joe Biden û hevalbendên Rojavayî roja pênşemê soza sepandina cezayên nû li dijî Ukraynayê û pêşkêşkirina alîkariyên mirovahî da wekû bersivdana êrişên berdewamên Serokê Rûsya Vladimir Putin li Ukraynayê. سەرۆک جۆ بایدن دەڵێت ئەو دەیەوێت رووسیا لە گروپی G20 دەربکرێت. بایدن لە میانەی کۆنگرەیەکی ڕۆژەماوەنیدا لە ڕۆژی پێنجشەممە لە برۆسل پاش چەندین کۆبوونەوەی بە پەلای ناتۆ سەبارەت بە هێرشەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا قسەکانی کرد. بایدن لەو کۆبوونەوە داوتی ئەو بەباشی دەزانێت رووسیا لە گروپەکە دەربکرێت. بەڵام ئەگەر ئیندونوسیا و وڵاتانی تر ناکۆک بن داوا دەکات ڕێبەرانی ئوکرانیا ڕێگایان پێ بدرێت لە گەفتوگۆکاندا بەشداری بکەن و هەروەها هاوپەیمانە ڕۆژەوایەکان بەڵێنی سزای نوێی و یارمەتی مرۆییاندا لە وەڵامدانەوەی هێرشە بەردەوامەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا. لە باژارێ ئۆدێسایە ئوکراینایە دەم دبە شەڤ ڕۆناهیە جادەیان تێ سەر چەپەر و ستارگەهên dijî tankan lê nêzîkî navenda opêrayan navdar serbaz bi dengekî nizm diaxivin û li çeperên xwe cigareyan dikêşin. Lêdana zengilê kenîseyê ku nîşana derbasbûna demijmêreke din e bêdengiyê dibire û piştra mûzîka bi navê li derya reş tê bihîstin ku wekû sembola bajêr tê nasîn. Odêsa amade ye. Serbaz û rûniştvan di hişdariyê de ne li benda êrişa Rûsyan li dijî bajêr. Hevdem serokê Ukraynaya Volodymyr Zelenskî daxwaza alîkariyên leşkeriyên bêhtir dike da ku berevaniya welatê xwe bike. لە درێژایی مێژوودا و لە دەرەنجامی هەر شەڕێک و لە هەر وڵاتێکدا دەیان و سەدان هەزاران کەس دەربەدەر و ئاوارەی وڵاتاندا بوونە. بەپێ کۆمسیۆنی باڵای نەتەوەی گرتوەکان بۆ پەنابەران بەهۆی شەڕی داگیرکاری رووسیا بۆ سەر ئوکرانیا نزیکەی 10 میلیۆن کەس لە وڵاتەدا هەڵاتون. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە پرۆفسۆر دکتۆرە باسۆلی پرۆفسۆری پێشووی زانستە سیاسیەکان و کۆمەڵناسی لە زانکۆی ئیستانبول ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە سۆکۆڵم لەگەڵماندایە.
دکتۆر خۆشاتەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا بێجگە لە بارودۆخی ئابووری شیانی هەیە ئەگەر لە جیهاندا شەڕ دروست نەبێت ئەگەر سیستمە دکتاتۆر و گەندەڵەکان دەست بەسەر دەسەڵاتە نەگرن خەڵک وڵاتی خۆشەویستی خۆی بەجێ بهێڵێ؟ بە باوەڕی من سەبەبە هۆکارە ئەسلەکانی بەجێهێشتنی وڵاتی بە یا ئاوارەبوون یا بەس بە شێوەیەکی ئیدیکە یا ئابوووریە یا سیاسی نیزامیە. بە باوەڕی من دە ساڵانەی پێشوودا زۆرتر ئابووری بۆ وەلی جارجارش کە مشکلاتی قەیرانی سیاسی نظامی وەکو قەیرانی سووریەی یا قەیرانی ئۆکراینە هاتۆتە پێشێ دەبینین کە خەڵک جەماوەر بەسەبەبی دەربەدەری نظامی و دەربەدەری سیاسی ینی شەڕ لە جێگای خۆیان هەڵقەندراون و لێرەدا بەسلا بوون بە ئاوارە و دەربەدەر و پەنابەر و ئەوانە وەلی دەبێ فەرقێکی دابنین بینی پەنابەری سیاسی نظامی لەگەڵ ئەو کەسەی کە بە سەبەبی ئابووری و نیاز و احتیاجی ئابووری وڵاتی خۆی بەجێ دێرێ بەشتی بە یعنی ئینگلیسی فەرقێک دەبێ بینی ئیمیگرنت بێ لەگەڵ فەرقی دەگەڵ بەڵێ ئەوە جاوە زۆر گرنگە ئەوەی کەمە لێرە باسی دەکەین پەنابەرن ئەوانە بە سەبەبی ئابووری لە وڵاتی خۆیان هەڵ نەخەندراون و بە ئیرادەی خۆیان نەڕۆشتون. دکتۆر نەدەکرا شەڕی ئوکرانیا لە ڕێگەی دیبلۆماسیەوە چارەسەر بکرێت بۆ ئەوەی نە وڵاتەکە وێران بێت و نە هاوڵاتیانی وڵاتەکە بەجێ بهێنن؟ بەڵێ دەکرا. بە باوەڕی من لێرە هەم دیارە رووسیا تاوانباری ئەسلی و سەرەکی ئێستایە وەلی هێندێک لە سیاسەتەکانی وڵاتەکانی ڕۆژاوای ئوروپا و هەرواتر بە تایبەتی ئەمریکا لێرەدا بە باوەڕی من سەبەبی ئەو کارە بوون سەبەبی ئەو قەیرانە بوون. لێرەدا دەمەوێت ئاماژە بکەم بە هۆکارێکی زۆر زۆر گرنگەویژەوەیە کە پاش ڕوخانی یەکەتی سۆڤێت ئەمریکا و وڵاتی یەکگرتوەکانی ئوروپا نەهاتن کە شتێکی وەکو تەرحی مارشال یا تەرحێکی دیکە لە نەزەر ئابووریەوە دروستکەن بە رووسیەی هەرە جوورەی کە ئاڵمان و ژاپۆنیان هێنا دەمەدار و ئۆربیتی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی خۆیانەوە ئەو کاریان دەگەڵ رووسیەی نەکرد. رووسیا لەوێ بەجێما بە حاڵەتی کەسێکی دیکەی ئەوی دیکەی غەربدا یعنی ڕۆژاوای وڵاتەکانی ڕۆژاوایدا ماوە. ئەوە هەڵەیەکی زۆر گەورەی دیپلۆماتیک بوو کە ئەمریکا وڵاتەکانی یەکگرتووی ئوروپا کردیان لە ساڵی 1992دا ئەگەر وەکو ئەو کارێک کە دەگەڵ ژاپۆنیا دەگەڵ ئالمان کردیان پاشەڕی دووەم بە بەواڕی من ئەو مشکلە بەو شێوەی نەدەهاتە پێشێوە. خەتەری ناتۆی ئەو جوورەی کە پوتین دەڵێ یا ئەو کەسانەی کە لە سیاسەتی پوتینی پشتیوانی دەکەن خەتەری ناتۆی ئەوەندە گەورە نەدەبووە وەلی هۆکاری ئەسلی بە باوەڕی من تاوانباری ئەسلی دەهلومەرج ئەوڕۆدا سیاست و مەحاسباتی غەڵەتی پوتین بوو. دکتۆر لە کۆبنەوەی G20 لە برۆسل سەرۆک بایدن 800 میلیۆن دلار یارمەتی ڕاگەیاندووە بۆ ئوکرانیا. ئەم جۆرە یارمەتیە شیانی هەیە بە چه شێوەیەک یارمەتی تەنگەژەی پەنابەرەکان بدات؟ بە باوەڕی من تەجروبە نیشان دەدا کە ئەو جۆرە یارمەتیانە نابێ بیدەن بە ئەو نەهادانەی چاریتی یا خەیریە دەبێت یا حتا یونایتد نیشنز یعنی نەتەوە یەکگرتوەکان ڕێکۆردێکی باشیان لەسەر ئەو مەسلەی نییە. بە باوەڕی من ئەوەندێک کە تەجروبە نیشان دەدا باشترین ڕێگا ئەوەیە کە خودی دەوڵەتی ئەمریکای وزارەتی دەرەوەی ئەمریکای یا هەر نەهادێکی دیکەی دەوڵەتی ئەمریکای کە دەتوانێت دەو مەسلەیدا کاریگەری زۆرتر بێت بۆ خۆیان مدیریەتی ئەو پارە و ئەو کۆمەگەی باوەختە بگرن
بۆ خۆیانەوە کارێ بکەن. دکتۆری مەزانین ئۆکرانیا وڵاتێکی پێشەزازە و خاوەن خەڵکانێکی زۆر بەتوانا هەیە. هەڵاتنی ئەم هاوڵاتیانەیە کە وەکو سامان و گەنجینەی ئەو وڵاتەن تا چەند زیان بە وڵاتە دەگەێنێت و تا چەند قازانجە بۆ ئەو وڵاتانەی کە پەنای پێدەبن وەکو کرێکاری هەرزان. ئەوە هەمیشە بەس بە زەرەری وڵاتانە بوون کە خەڵکی لێ هەڵقەندراوە ئەوەی کە شار کراوە دەوێدا یا ئەوە هەمیشە بە زەرەری وان بوو بە سوودی وڵاتانە بوون کەەوە دەچنەوێ بە تایبەتی جگایکی وەکو ئۆکراینە گەتەمەشای بکەین زۆربەی جەماوەری ئەو وڵاتەی تەحسیلاتی زانکۆیان هەیە تەخەسوسیان هەیە دەکاری خۆیاندا ئەوە سەرمایەی کۆمەڵایەتی و سەرمایەی فەرهەنگی گەورەیە ئەوە پێڵەن سۆشیال کاپیتالێکی زۆر گەورەیە ئەوەی دەبن بە یعنی بە بەلاش دەدەن بە وڵاتی وەکو کانادا یا وڵاتەکانی دیکەی کە لەوێ دەبن بە پەنابەر ئەوە بۆ ئوکراینێ زۆر خراپە حاصلی ینی تقریبان چەندین یعنی ئەلانەکە 30-40 ساڵەکەەوە لە دەست دەچێت. دکتۆر کێشەی پەنابەری شیانی هەیە بن بڕ بکرێت و بە چ شێوەیە؟ کێشەی پەنابەری پەیوەندێکی ڕاستەخۆی هەیە بە وەزعی سیاسی ئابووری و نظامی. ئەوەی با بڵێم کە لێ زۆر گرنگە دە دنیای مدرندا کێشەی پەنابەری یەکجار زۆرتر بووە بە دوو هۆکاری ئەسلی بۆ یەکیان ئەوەیە کە دە دنیای مدرندا هەرچی تەکنۆلۆژی شەڕێ چۆتە سەرێ و گەشەی کردو و پێشرەفتی کردو لە شەڕێدا خەڵکی سیڤیل زۆرتر سەدەمە و ئازاریان دیوە لەبەرەوەیەکە بە خەڵکی نظامی تر ئازاریان دیوە و خەڵکی مەسەلەن ئەلعانەکە بۆ باران دەکرێت ئەوە لە بین دەچێت. یەک مەسەلەی دیکەژەوەیەکە لەوە تی دەوڵەت نەتەوە هاتۆتە پێشێ سنوورەکان ئێتنیکی بوون وەختی دەبێت زۆر کەس لە دەست دەچن لەوێدا. پرۆفسۆر دکتۆرە باسۆلی پرۆفسۆری پێشووی زانستە سیاسیەکان و کۆمەڵاتی لە زانکۆی ئیستانبول کە ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە ستۆکۆڵم لەگەڵماندا بوو زۆر سپاس. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Di daxuyaniyeke hevbeş de piştî kombûna sî endamên NATOyê li Brukselê serkirdeyên NATO got ew yekgirtî dimînin li beramber dijminahiya Rûsyayê û ji bo piştgiriya xelkê Ukraynayê û berevaniya ewlekariya hevalbendan. Wan herwiha hişdarî da Çînê ku piştgiriya şerê Rûsyayê neke. Ji bo şîrvekirina vê mijarê niha Mehmûd Biro şîrvekarê siyasî bi riya Skype ji welatê Nerwîj bi me re ye. Dem baş Mamoste Mehmûd tu dibêjî NATO û Rojava bi giştî çi qas amade ne heta dawiyê piştgiriya Ukraynayê li dijî Rûsyayê bikin. بله سلاح و ریز بوتا و تماشاوان و گوهدارا ناتو براستی بریارا خودایا و بریارا خود دستپیکا مکرنا وی ببینه ده او بریار جاردی تکس کرد یعنی ینس ستولتنبرگ دما کو آخفتنی خو بکر دستپیکا وی گوت کو ما بریار دایا و متکس جی کریه بردوامی آریکاریا شهر و بیجن چک و تاقامنیا و آریکاری و بروانیت بر اوکرانیا ده دیجی روسا اف دگوتنا خوی سرکی آفکرینی دگوت و تا حتانی درجه داوی آماده به برگانی بردوام بکنه و دیجی روسیا هلوستکا هم بیزن بردوام بگیره پاشنیشی و جه نبید. ماموستا محمود یعنی نها ولاتین اوروپی ام دزانن امریکا بریار خدایا هنکی ام ببیجن جداهی یک ناوینا امریکا و اوروپیان دا برانبر روسیا و اوکراینیا هيا یعنی اوروپیان باوای کی تکانه بریار خدانه کو حتی داوی و اکی بکن یعنی به امریکا را حوالبد من حتی داوی اوکراینیا. بله حچی اوروپینا کو ملگه اوروپی بگیجی یعنی
وەک بێژێ کۆمەلگە هەنە ئاشتی خوازن حەز ji شەر nakin حەز سیستێم و یاسا و دەستورێ بکەن و بهێنین و دیالۆگ مەسەلا چارەسەر بکەن و هەر تمید گوتنە خۆی داوی دەژی ینی یەن ستۆلتنبێرگ دیباتێک دیژی فەرمین چێکرد بۆ خۆرە وردەجی گوتبوو ئێمە تمیژی مە نەگوتیە ئەم ناتۆ شەر دکن لێ ناتۆ ئەم بەرەبانیە و پاراستنا سەروەت و سامانێ خەلکێ دکن وڵاتە li گۆر یاسایە ناودەوڵەتی لێ دوی چارچێوەیە گشتی لە دەوڵەتی ئەوروپیشی عینی دوێ کەناڵێ بە دەرباسترن و بڕاستی هەلوەستا خۆدانە و دەستپێکە vê قەیرانی دەستپێکە داگیرکاریya Rusya ji Ukraynayê re ku berevanî ber Ukrayna de bikin ke ku teqemenî wirde yandin û helwesta siyasî dîplomasî bi rengekî zelal di civînê xwe berfereh de dane diyar kirin û ez di wê baweriyê de me ku Yekîtiya Ewropa jî wê bê meselê bişopêne tiştê ku Rusya balkêş bû mesela wê re Swêd û Finlanda ku di bala wê de hesabat nebûn lê Swêd û Finlanda jî wirde alîgirê vê raya giştî me bo mesela ku şer dijî Ukrayna rawestê û ev dagirkariya çê dibe yani wek dibe helwesta xwe bi zelalî de بله افغان زلال بو ما مستر محمود هن ولاتين اوروبيين وكو نرويج كنت الوي دريجي يعني نا اندام يكيتيا اوروبينا لاندام الناتو هنا اف جوازيا كو يك اندام الناتو بو نا اندام يكيتيا اوروبي به چاوا دکاره ام ببیجن خدمت اوکراینیان و درباره ده بکه یعنی او جوازی چاوا دکاره کم کرنا آلیکاریان پیشکش بکه جوان ولاتان بالنسبة نرويج وك نرويج كو ند يكيتيا أوروبا دا أويجي هالوستا خو زلال كرد و دست بيكي دا جماريك لشكر يخوجي كي بدست نشان كرد و هارين خزمتا خلق و پنابري أوكرانيا بكي واتا هالوستا خو زلال دا هالوستا أويجي دائما يعني تميد چارچيويا هالوستا كشتوه سياستا نرويج برنگي كي سياستك هيبنا سياستك دواركي دبلوماسي قلق بقوة دمشي تميجي امن واسايش اخوي اجتماعي دتي بيش وهالوستا اخوي سياسي تبعي هالوستا قشتي دي تيبتيت اوروبا دا نمازكو ايرو النرويج سركيشيا ناتو ديكي يعني ين ستولتنبرغ كسايتيه نرويجيه ناسراوا وسياستا نرويجي بچارچويا قشتي دي عيني وقت سياستا ين ستولتنبرغ وايرو بارتي او بوجي دسلاداري دي ولاتي نرويجا او جيد وي چارچوي بدرباسدي باشه محمود یعنی دوی درباره دا راست اف یکیتیک هیا و اف هلوسته که گرتی هاتیه نشاندان و یعنی بلکی جهان پیشبینه وی که نکرجی و سری وان دجی روسان اولاتانه با اوکی تکانه اری ناترسن که تولودانه که روسیا با اوکی تکانه دجی وان هبه وکو نمونه و نرویج یعنی ناترسن که روسیا با اوکی تکانه ام ببیجن جزایم بده سر وان پیوندیا وان بهفره سر آستا ام ببیجن بازرگانی وها تک بچه یعنی ترسافان ولاتان با اوکی تکانه نینه که روسیا تولودانی بکه؟ البته مامۆستا صالح يعني افتشت هم د براكتيكي وجي تقومن يعني ملت نرويجي بكشتيل كورغو امدنا وادن ودانستاندن به واو سازي و سياسي وحتى حكومي رهنا ما ترسيك وهر جار هيا او يكو حسابانه كي چارچويا کو کرداد گو حسابانه كي نزل حساباتي خودكن لید سردمه که در درباس و 2015 ماریا زاخاروف بخواه تهدید زرتش بو سویدیا و فنلندیا کرن یعنی آماده ایران نرویجیا رجی بکی نهاجی وقتی که روسیا درباسی اوکراینیا بود جاردی ماریا زاخاروف بکیه روژه که دیسه گف لفنلندا و سوید خوندن کمیزی تشتکی وها ببه تزای و باشقه یا حتی گفن ام بیجن فشار سیاسی و لشکری ملیتاری آنین هولید آخفتنی خودا بله ما مثل محمود ببور از آخفتن تدبرنج بردما مکه ما اگر تو کرتی بر سوان بدید بیجی اف جزاین کوالات روجاوا و ناتو ام بیجن سپاندن سر روسان چقاس کاریگرن اگر کرتی به بله کاریگری اوی زور بتایبتی آنا مثلا نور ستریم 2 کاریگریک زور و لسر روسیای به خطا که کوب 1200 کیلومتر درجه و برابانیاوی کداویجی که پیمانی ام بیجن 55 میلیارد متر سی گوشه د ساله ده افزرمندیه که مزن روسیا ده و تا کاریگریک مزن جویلی به یعنی تشتکی زلال خالت زلال بو محمود برو شریفکار سیاسی ته جنرویج مراوی گلکس پاس دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. Ji dema destpêkirina êrişên Rosyayê li dijî Ukraynayê 4 rojnamevan hatine kuştin û hejmarek din birîndar bûn. Ji ber vê yekê grûpên navnetewî hewlên xwe pêş dixin ji bo piştgiriya selametiya medyayê. Agahiyên bêhtir di vê raportê de. Di nav teqîna çekan û gulabaranê da rojnamevan ji guriya agir direvin. Ev dîmen di destpêka adarê da li bajarê Îrpîn yê Ukraynayê hatiye kêşandin. Ew dîmenekî hevpar e di şerê heta nûke 4 rojnamevanan jiyana xwe ji dest dane û yên din jî birîndar bûne. Komên medyayî û dezgehên nadewletî tekezî li ser evlehiyê dikin û tînin bîra hemûyan ku rojnamevan sivîlin ne armancên leşkerî ne. Piştî rojnamevanên Fox News, Pierre Zokrevski û Oleksandra Koshuniova hatin kuştin û nûçegahan Benjamin Hall çardê adarê da li nêzîkî paytext Kievê bi giranî birîndar bû, hişyarî zêde bûn. Rojek berê jî filmçekerê Amerîkî yê xwedan xelat Brent Renaud li Ukraynayê hatibû kuştin û hevkarê wî Yuan Arandando li Ukraynayê di encama gulabarana ser westayeta wan da birîndar bibû. Otiyekî adarê da êrişeka Rusyayê li ser birçeka televîzyonê ya li Kievê yev henî sekon kameramanê Ukraynî yê Zîn TV hatibû kuştin. Rojnamevan li gorî qanûna mirovahî ya navneteweyî sivîlin û êrişên li ser sivîlan qet nayên qebûl kirin û êrişên armancgirî yên li ser rojnamevanan li herêmên pevçûnan tawana şer e. Pêdiviya rojnamevanên ser erdê bi alav û alîkariyên din heye. Ji ber vê yekê rojnamevanên bê sinûr di 12 adarê da navendek çavkaniyê li Lviv nêzîkê Sunirê Polonyayê vekirine. UNESCO piştgiriya wan xebatan dike, alavên evlehiyê û çavkaniyên perwerdehiyê dabîn dike. Parastina rojnamevanan di heman demê da armanca hevbendiya Akusê ye. Ku hevbendiya rêxistinê nûçeyan e ji bo alîkariya medya herêmî, çavkanî û zanyariyan parve dike. Em nerêxistinekî bersivdayîna tengaviyanin wek gelek ji beşdarên me lê bêguman tiştên ku dixewimin ew qas mezin in ku em çi ji destê me tê dikin ne tenê bo piştgiriya endamên xwe lê her wiha bo rojnamevanên ser erdê jî û em bi gelek awayên cuda jî piştgiriyê didin. Grîfin dibêje ku mirina rojnamevanan li Iraq û Sûriyê divê di bîra saziyê nûçeyan da be. Da ku nirxandinê metirsiyê baştir bikin berê ku rojnamevanan bişînin bo Ukraynayê. Ji bilî metirsiyên li Ukraynayê grîfin dibêje Enstitûya Çapemeniyê ya Navnetewî zordestî û sansûra li Rusyayê jî belge dike. Du rewşên me yên cuda û giring hene. Yek eşkere şerê li Ukraynayê ye û ew têçûa teyê bo rojnamevanên Ukraynî û yên biyanî ku şerê dişopînin. Ji aliyê din ve li ser me pêla zordestiya mezin ya li Rusyayê bixwe heye ku medyaya serbixwe dike armanc. Ji bo rojnamevanên ser erdê pêwîstiya piştewaniyek demdirêj heye. Navendên hevrengên hunerî li Amerîka û Kanadayê pêşangehên taybet yên berhemên hunermend û helbestvanê Ukraynî sed sala nozdan Taras Shevchenko nîşan didin. Ew beşek ye ji komkirina alîkariyên darayî ji bo derbiderên Ukraynayê. Agahiyên bêhtir di vê raportê de. ئەم پێشەنگایە کە لەلایەن کۆمپانیای هونەری فرەمیدیایی لایت هاوسەوە ئامادەکراوە تابلۆ و وێنەکانی تاراس شفچنکۆ نووسەر و هونەرمەند و چالاکوانی سیاسی ئۆکرانی پێشکەش دەکا کە لە نێوان ساڵەکانی 1940 بۆ 1960 ژیاوە. پێشەنگاکە لەسەر مۆدێلی پێشەنگا بەناوبانگەکانی دیکەی وەک پێشەنگای ڤانکۆڤ و پێشەنگای فریدا کالۆ لەلایەن ڤالێری کاسچۆکەوە دیزاین کراوە. ریچارد ئۆزۆنیان ڕاوێژکاری کۆمپانیای لایت هاوس باسی ئەو کاتە دەکات کە کاسچۆک ئایدیای پێشەنگاکەی پێشکەشی لایت هاوس کردووە. ئێمە ڕۆیشتین چونکە بە دڵنیاییەوە ئەگەر ئوکرانی نەبێت ئەوە ناتوانێت بیناسیت. ئێمە کاتماندا کار لەسەر ئیشەکەی بکات و هەمومان پێمان گوت ئەو شتانی لێرە فێربوویت لەگەڵ خۆت بیبەرەوە. ئەو گەڕایەوە بۆ ئوکرانیا و لەگەڵ کۆلیزەکانی ئەوێ ئەم نمایشیان پێکێنا کە سەرکەوتنێکی گەورە بوو.
ئۆزۆنیان دەڵێ دوای داگیرکاری رووسیا دەستەی کۆمپانیای لایت هاوس هەستی کرد کە پێویستە شتێک بۆ خەڵکی ئۆکرانیا بکەن. شتی زۆر خراپڕوویاندا و یەکەم شت هاتە خەیاڵماوە ئەوە بوو کە پێویستە شتێک بۆ خەڵکی ئۆکراینیا بکەین. یەکێک لە کارمەندەکانمان پێشترکارێکی جوانی لەسەر یەکێک لە گەورەترین هونەرمەندانی مێژووی ئۆکرانیا ئەنجامدا بوو. لای خۆمان کوتمان بۆچی ئەوە نمایش نەکەین. هەموو داهاتەکەی ئەم پێشانگایە پێشکەشی دوو دامەزراوەی خێرخوازی دەکرێن کە یارمەتی ئۆکرانیا دەدەن لەوانە خاچی سوور و بانکی نیشتیمانی ئۆکرانیا. ئۆزۆنیان دەڵێت جگە لە کۆکردنەوەی یارمەتیەکان کۆمپانیەکە هیواخوازیشە ئەم کارە پێزانینێک بێت بۆ پاڵەوانێکی کولتوری خەڵکی ئۆکرانیا کە بەرەنگاریەکانی لە سەدەی 19 دژی چەسانەوەی رووسیا بۆ سەر وڵاتەکەی ناوبانگی زۆری هەیە. یەکێک لەو کارانەیە کە کاریگەری لەسەر زۆربەی خەڵکی گیان هەبوو لەوانەیە بەناوباکترین تابلۆ و هۆنراوەکەی شێفچینکۆ بێت بە ناوی کاترینا. ئەمە چیرۆکی کچێکی لاوی ئۆکراینیایە کە پەیوەندی سۆزداری هەبوو لەگە سەربازێکی داگیرکەری رووسیا. کچەکە دواتر لە سەربازەکە دووجان دەبێت و سەربازەکە بەجێ دێڵێت و بۆ هۆیەش خێزانەکەی نکۆڵی لێ دەکەن و دەری دەکەن. کچەکەی هێندە خەمبار دەبێت کە دوای ئەوەی دڵنیا دەبێتەوە کە منداڵەکەی دەتوانێت پارێزراو بێت خۆی دەکوژێت. ئەم کارە هونەری ئەوە نیشاندا کە چۆن وڵاتێک کاتێک دەچێتە وڵاتێکی دیکە و دەیهەوێت خۆی بەسەر خەڵکی وڵاتەدا بسەپێنێ و بیانگۆڕێت و بەکاریان بێنێت. ئۆزۆنیان دەڵێ خۆڕاگری شێفچێنکۆ لە دژی زۆڵم و ستەمی رووسیا لە پەیوەند بە ناکۆکیەکانی ئەمڕۆشەوە گرنگی خۆی هەیە. کاتێک سەریان پێشانگایە بکەیت دەبینیت کە چۆن گەنجێکی جوان لە تەمەنی 47 ساڵیدا لە کەسێکی 77 ساڵانە دەچێت و دەبینیت کە چۆن شکاوە. بەڵام ئەو دوای 10 ساڵ لە سیبریا گەڕایەوە و نەیهێشت لە ناوی برن. ئەو گوتی کە ئۆکراینیەکان دەبێت هەمیشە شەڕ بکەن و ئازاد بن. ئەمە پەیامی ئێمەوە و شانازیش دەکەین کە یارمەتی بڵاوکردنەوەی بدەیت. پێشانگای شێفچێنکۆ لە گەلەریەکانی کۆمپانیای لایت هاوس لە شارەکانی بۆستۆن، شیکاگۆ، دەنێڤەر، لۆس ئانجلس، تۆرۆنتۆ و سان فرانسیسکۆ پیشان دەدرێت. بنەرن هێژا لەڤەر کورد کۆنێکشن بەداوی هاتە حتا جارابێ سلاڤین فەرهاد فەلاحی و ڕەڤین دۆسکی لە کۆنترۆلێ و لەڤەر لە سودیۆ جانی دیلان من ساڵح دەمی جەرج بەوە هەرشاد و بەختەوەر بن. بمینە خۆش.